وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وإمامهم إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. سرەتا من زۆر خۆشحاڵم بەڕاستی کە بە دیداری کۆمەڵێک لە مامۆستایان و بانگەوازکاران کە دانیشتووی وڵاتی بەریتانیان شاد دەبم. هەموو لایەک بەخێر بێن. زۆر خۆشحاڵم بە دیدارتان، بە تەشریفهێنانتان و هاتنیشتان بە تایبەتی ئەوانی کە لە دەرەوەی مانچستەرەوە هاتونتان خوا سوبحانەوە وتعالە بیژێڕێ بە مایەی ئەجر و پاداشت بۆتان و مایەی پاکبوونەوە و سڕانەوەی گوناح و هەڵەکانی ئێوە و ئێمەش. ئەمن بەڕاستی دوای ئەوە زۆر سپاسی برای بەڕێزمان دکتۆر کامەران دەکەم لەسەر وەفا و جوامێری. هەڵبەتە من هاتنەکەم بۆ ئێرە بەڵێ لە بەرنامەدا هەبوو، بەڵام چوونمان بۆ ماڵی دکتۆر کامەران لەسەر ئیلحاح و داوای زۆری ئەو بوو. دوایش کە هاتبوو یەکدیمان بینی زیاتر کەوتۆ یادم، جاری دیکەش حتمەن تەشریفی هاتووەکو باسی کرد، بەڵام پێم خۆش بوو کە ئەویش ئێستا هەندێشتی لەبیرم نەماوە. ئەو وردەکاریانەی کە باسی کرد لە ماڵی خۆشیان هەندێک قسەمان کرد، ئەمن هێندە لە وردەکاریەکانم لەبیر نەماون، لەبەرەوەی کە وەکو فەرمووی زۆر کەسی دی کە تەشریفی هاتووە خزمەتمان کردو، لە خزمەتی دابووین وەکو ئەرچی سەرشانی خۆمان. جاوی بەڕێمان کردو، دوای چوە بۆ ئەمریکا، دوای چوە هاتوو بۆ شێرە دەوڵەتانی ڕۆژئاوا، چوە بۆ ئێران، چوە بۆ پاکستان. زۆر کەس هەیە ئەوانە کە خۆیان جارەوە بیرم دێتەوە. بە حسابی خۆشم زەین کوێر نیم، بەڵام لەبەرەوەی خەڵک زۆر هاتووە و ساڵانیشی زۆریش بەسەردا ڕۆیشتون. ئەو کاتە ژێمە لە بارودۆخێکی نائاساییدا بووین. ئەمن ئەو کاتە لە ڕژێم قاچاق بوو، بەڵام باشی حاڵەکە ئەوە بوو ئەو دێ ژادەی بۆ نەدەهات، دەبوو بە پێ بۆی بچی، ئێستا ژادەی بۆ چووە و شوێنێکی دوورە دەست بوو. جا وردەکاریانە کە جەنابی دکتۆر باسی کردن پێم خۆشە ئینشاڵڵا هیچ شتێکی هیچ بیرەوەرێکی خراپی لە مێشکدا نیە لە بارەمانەوە، کەم تەرخەمیمان نەبوو بێ ئینشاڵڵا، چونکە ئەو کاتە کەم ئیمکانیەتی بوو، نەداری بوو، هەژاری بوو و منیش قاچاق بووم لە ڕژێم. جا بۆ جەنابی دکتۆریشم باس کرد، گوتم جەنابەت 4 ڕۆژان مایەوە، بەڵام مامۆستای شارەزووری، مامۆستا مەلا محەممەدی شارەزووری هەزار ڕەحمەتی لێبێ و گۆڕی پڕنور بێ، مامۆستای شارەزووری 2-3 مانگ بە خۆی باڵ منداڵی ئێمە لە خزمەتی دابووین، لەوێ حاوا بۆ ئەویش لە ڕژێم قاچاق بوو. هەروەها مامۆستا مخلیس خاوەنی نووسەنگەی تەفسیر، ئەویش هەر مانجێک زیاتر لەلای ئێمە بۆ ئەویش لە ڕژێم قاچاق بوو. کاتە ڕژێم دەستی کرد بە ڕەشبگیرێک بۆ برایانی ئەو کاتی برایانی مسلمان ئیخوان موسلیمین. جا بیرەوەرێکی خۆشم بۆ جەنابی دکتۆر جێڕایە بۆ ئێوەشی بجێڕمەوە باشە. ئەو کاتە مامۆستا مخلیس ناوم لێ نابوو کاک خدر، تو مامۆستا مخلیس ئەو ناوە لێرە نییە، دەبێ ناوێکە لێ بنێ بەگەڵ ئێرە بگونجێ، تی ناوم لێ دەنێ چی، وتمەڵ ئەدەڵێن کاک خدر. دی باش. مامۆستای شارەزووریش ڕیشێکی جوانی هەبوو، ماشۆ برنج. تو مامۆستای شارەزووری خۆ ناکرێ بڵێن مامۆستای شارەزووری، تی نەوەڵا، تم ناویش لە تۆ دەنێ سۆفی مەحبوود، تو بەو ڕشەوە بەخوا لە سۆفیاتیشتی وە. ئەو کاتە وەکو ئێستا نەبوو خەڵکی ئیسلامی و ڕیشدار و ئەوە هەبێ، تی زۆر باشە. جا مامۆستای شارەزووری دەیگوت کاکە من لەگەڵ هەندێک لە ئەهلی تەسەوف منحەریف و لادەر من کێشەم هەیە، بەڵام تۆ ناوێکت لێ ناوم، ناچارت کردوم دیفاع لە سۆفیاتی بکەم. هەزار ڕەحمەتی لێبێ و مامۆستا مخلیسیش یادی بەخێر بێ. برا بەڕێزەکانم، ئێوە هەمووتان بە پێی زانیاری من زۆرێکتان لێ دەناسم، بە خزمەتتان گەیشتوم و هەندێکیشتان ڕەنگە یەکەم جار بێ یا من لە بیرم چوو بێتەوە. هەمووتان دیارە مامۆستان ئەوەی کە لە مزگەوتێکدا ئیمامەتی و وتاربێژی هەبێ
ئەوەی کە مزگەوت و ئیمامەتی و تاربێژی ڕسمیشی بەدەستەوە نەبێ بەڵام ئەهلی قسەی خێرن من وشەی بانگەوازکار زیاتر بەکاردێنم نەک بانگخواز چۆن پێم وایە بانگخواز ئەمجار تێبینیم هەیە لەسەر هەندێک لە وشەکان ئەوەی کە بە هەڵەی بزانم ڕاستی دەکەمەوە من پێم وایە بانگخواز معنای داعی نییە داعی یعنی بانگەواز کار ئەوەی کە کارەکەی بریتێ لە بانگکردنی خەڵک ئەمما بانگخواز یعنی کەسێک کە بانگ دەخوازێ بانگ ناخوازرێ بە هەر حاڵ ئەوەش وشەیەکەوە خەڵک پێوە ڕاهات من دەڵێم بانگەوازکار و ناونیشانی وتارەکەشم ئەوەیە بانگەوازکار چێیە چۆنە یا بانگەوازکاران چێن و چۆنە با من بێمە سەر دەقی قسەکانم بانگەوازکاران چێن و چۆنە برا بە ڕێزەکانم خۆشەویستەکان خوا سبحانه وتعالى لەو کاتەوە کە یەکەم مرۆڤی لەسەر زەویدانە کردیشی بە یەکەمین پێغەمبەر کە ئادەمە سەڵات و سەلامی خوای لەسەر ئەبوو دەڕی غەفاری دەڵێ لە پێغەمبەری خوام پرسی هل كان آدم نبيا قال كان نعم كان نبيا مكلما بەڵێ پێغەمبەرێک بووە خوا دواندوێتی ڕاستەوخۆ خوای پەروەردگار دواندوێتی لە یەکەمین مرۆڤ کە لەسەر زەوی نیشتەجێ بووە خوا کردوێتی بە پێغەمبەری خۆی و پەیامی خۆشی پێدا ناردووە بۆ خۆی و بۆ هاوسەری و دوایش بۆ منداڵەکانی خوا سبحانه وتعالى هەموو سیفەتەکانی لە لووتکەدان کە دەڵێن لە لووتکەدان واتە بەپی تێگەیشتن و عەقڵی ئێمە ئەگەرنا لە ڕاستیدا سیفەتەکانی خوا ئەگەر بەزەیی و میهرەبانیەتی ئەگەر توانا و دەسەڵاتیەتی ئەگەر زانیاری و شارەزاییەتی ئەگەر کاربەجێیەتی ئەگەر هەر کام دیتنی خوایە بیستنی خوایە فەرمایشکردنی خوایە سیفەتەکانی خوا ڕەها و بێسنوورن خوا بەزەیی و میهرەبانی بێسنووری هەیە بەرامبەر بە بەندەکانی بۆیە هەرگیز خوا مرۆڤەکانی ئیهمال نەکردووە پشتگوێ نەخستوون کە پەیامی خۆیان بۆ بنێرێ و هیدایەتیان بدا و دەستیان بگرێ و ڕێنماییان بکە دوای ئەوەی کە پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام کۆتاییان پێهاتووە کە پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وآله وسلم کۆتا پێغەمبەری خوایە ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وكان الله بكل شيء عليما محمد بابی هیچ کام لە پیاوەکانتان نییە لەبەرەوە دەیانگوت زەید بن محەممەد بەڵکو ڕەوانەکراوی خوایە و کۆتایی پێغەمبەرانە و خوش بە هەموو شتێک زانایە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم بە هاتنی و بە کۆتایی پێهاتنی ژیانی دەرگای وەحی و پێغەمبەرایەتی گاڵەدرا پێوەدرا کۆتایی هات و محەممەد کۆتایی پێغەمبەرانەوە و پەیامێکیش کە بۆ محەممەد دابەزێنراوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کۆتا فەرمایشت و پەیامی خوایە واتە لە دوای پەیامێک کە خوا بە محەممەد دەناردوێتی بە پێویستی نەزانێەوە جارێکی دیکە مرۆڤان بدوێنێ بە پێویستی نەزانێ و پەیامی دیکەیان بۆ بنێرێ بۆ چونکە هەموو پەیامەکانی دیکە ئەو قسانە پێویستان دەبن کە لەگەڵ کریسانەکان و لەگەڵ غەیری وانیشدا قسە دەکەن هەموو پێغەمبەرانی دی ئەگەر تۆ تەماشا ژیانەکەیان بکەی عەلەیهیم السەڵات وەسەلام هەر لە نوحەوە کە پێ دەگوترێ بابی دووەمی مرۆڤایەتی ئەبول بەشەڕی الثانی هەتا هەموو پێغەمبەران بۆ شوێنێکی دیاری کراو بۆ کاتێکی دیاری کراو بۆ کۆمەلگایەکی دیاری کراو نێردراوە ئەو کاتە مرۆڤایەتی وابووە نوح عەلەیهی السەڵات وەسەلام بۆ ئەو خەڵکە کە لەو ناوچەی کە خۆی تێدا نیشتەجێ بووە کە ئایا کوردستان وە کە چیای جودی لێ و دوای کەشتەکەی لەسەر چیای جودو نیشتۆتەوە وەستەوەت عەلە الجودی یا شوێنێکی دیکە بووە گرنگەوێ وا پێدەچێ هەر ئەوەندە مرۆڤە لەسەر زەوی بوو بن کە نوحیان بۆ ڕەوان کراوە و پێغەمبەرانی دیکەش عەلەیهیم السەڵات وەسەلام بە هەمان شێوە لەنێو هەموو پێغەمبەراندا پێغەمبەرێکمان هەیە کە پێغەمبەرێکی نێونەتەوەیی بووە واتە پێش پێغەمبەری کۆتایی ئەوی بریتە لە ئیبراهیم ئەگەرنا هود بۆ گەلی عاد نێردراوە کە لە نیوە دورگەی عەرەبی بوو صالح بۆ گەلی ثەمود کە لە نێوانی شام و حیجازە لوط عەلەیهی السەڵات وەسەلام بۆ گەلی لوط نێردراوە هەروەها ئەیوب بۆ کۆمەڵێکی دیاری کراوە پێغەمبەرانی بەنو ئیسرائیل واتە لە
ئیسحاق و یعقوبەوە بگرە عليهما الصلاة والسلام تێپەڕە بە موسا و عیسا و بە موسا و داود و سولەیمان و زەکەریا و یەحیا و تا دەگاتە سەر عیسا هەموویان بۆ هۆزی بەنی ئیسرائیل نێردراوە. ئەوەی کە ئێستا کریستانەکان کردویانە بە ئاینی مەسیح، ئەوەی بە ئاینی مەسیحیان کردووە کە گشتان دویانە و بە جیهانیان کردووە پێچەوانی سروشتی ئاینی مەسیح. هەم لە قورئاندا لە سوورەتی سەفدا کاتێک کە بەنو ئیسرائیل عیسایان بۆ دێت خوای پەروەردگار دەفەرمێ إني رسول الله إليكم مصدقا لما بين يدي من التوراة ومبشرا برسول يأتي من بعد اسمه أحمد. عيسى هم پشتگیری پێغەمبەری پێشخۆی کردووە کە موسایە و تەوراتە، چونکە عیسا ئینجیلێکە بۆ عیسا دابەزێنراوە شەریعەتی تێدا نەبووە وا پێدەچێت وەکو شەریعەت و حەڵاڵ و حەرام عیسا پابند کراوە بە تەوراتەوە وەکو هەموو پێغەمبەرانی دیکەی بەنو ئیسرائیل. بۆیە جگە لە عیسا ئەوانی دیکە هەمووی نەبی بوون، ئەوانی بەنو ئیسرائیل جگە لە موساش کە ڕەسوول بووە و نەبی بووە، ئەوانی کە هەمووی نەبی بوون، واتە خاوەنی پەیام و بەرنامەی سەربەخۆ نەبوون. پێغەمبەران عەلەیهیم سەڵات وسەلام هەموو بۆ شێوە بوون، جگە لە ئیبراهیم لە عێراق بووە لە ئووری کلدانیەکان کە مێژوونووسەکان دەڵێن شوێنەوارەکانیان ماون، پاشان لە عێراق چۆ بۆ ناوچەی شام، بەڵام بوو باکووری شام بۆ ناوچەی حەڕان، دوایی شۆڕ بۆ تۆ بۆ ناوچەی فەڵەستین و ئەوانە، دوایی سەرێکی میسری داوە کە لە سەحیح بوخاریدا هاتووە لەگەڵ سارای خێزانی، دوایی یەکێ لە دوو هاوسەرەکەی کە هاجەر بووە کە لە میسر کردویانە بە دیاری بۆ سارا وەکو کەنیزەیەک و خزمەتکارێک پێیان داوە و ساراش هاجەری داوەتە ئیبراهیم توێتی بەشکم منداڵێکت لێ ببێ. هاجەری بە ئیسماعیلەوە لە حیجاز نیشتەجێ کردووە، کەواتە ئیبراهیم لە چوار شوێنی زۆر گرنگ و استراتیژی بووە کە ئێستاش ئەو چوار شوێنە زۆر گرنگ و استراتیژین و سوورگەی ڕووداوەکانی ئێستاشە: عێراق، شام، میسر، حیجاز. جگە لە ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەرانی دی هەموویان بۆ هۆزێکی دیاری کراوە، بۆ کاتێکی دیاری کراو و بۆ ناوچەیەکی جوگرافی دیاری کراو بوو. هەر بۆیەش خوا سوبحانە وتەعالا بە پێویستی نەزانیوە ئەو کتێب و پەیامانەی بۆ پێغەمبەرانی دیکەی ناردوون بیان پارێزێ، بەڵکو وەکو لە سوورەتی مائیدەدا دەفەرمێ إنا أنزلنا التوراة فيها هدى ونور يحكم بها النبيون الذين أسلموا للذين هادوا والربانيون والأحبار بما استحفظوا من كتاب الله وكانوا عليه شهداء. إما التوراة ما نارد روشنايو رينمايو تيدابو يحكم بها النبيون الذين أسلموا وبيغمبراني كمل كجبون وخو حكميان في ذكر جيب جيان ذكر والربانيون والأحبار هروها يحكم به النبيون الذين أسلموا للذين هادوا والربانيون والأحبار هروها زانایانی حکمران و زانایانی کە حکمیان بەدەستەوە نەبوو، زانایان دەڵێن ڕەبانیین واتە ئەو زانانی کە حکمڕانن و ئەحبار ئەو زانانی کە هەر زانیاری بڵاو دەکەنەوە، ئەوانش کاریان پێ دەکرد بە تەورات بما استحفظوا من كتاب الله واستحفظوا بنا مجهول هاتووە هەمووتان ئەهلی علم و دەزانن، واتە بەوە پیان سپێردرا بوو بیپارێزن. یعنی ئەحبار و ڕوهبان مکەلەف کرابوون، ئەرگدار کرابوون تەورات بپارێزن. جا شتێک بە بەشەر بسپێردرێ بە تەکید بەشەر لە قەدەر خۆی دەتوانی بیپارێزێ. خوای پەروەردگار تەوراتی بۆ کاتێکی دیاریکراو ناردبوو و بۆیە پاراستنەکەی عایدی بەشەران کردبوو، ئەوانی لە قەدەر خۆیان پێیان پارێزرا. کە دوایی ئێستا ئێوەش لەوانەیە بایبڵتان خوێن بێتەوە، من پەیمانی کۆن و نوێم کە هەمووی 2,000 لاپەڕێ بەوردی دیڕاسەم کردووە، نەک جارێک خوێن بمەوە، زۆر بەوردی. و لە مەسوعە عەرەبیەکەمدا لە بێژینگم داوە. ئێستا کە تۆ تەماشای بایبڵ دەکەی پەیمانی کۆن کە 39 کتێبە بە سەرژمێرێک، بە سەرژمێری 49 کتێبە، و ئینجیل کە 4 ئینجیلەکانن وێ ڕای نامەکانی بۆڵس و هیدی کەش، لە ڕاستیدا
پەیمانی کۆن و نوێ بایبڵ هۆڵی بووک کە لەگەڵ قورئاندا بەراورد دەکەی وەکو حکایەتی بەرئاگردانوان شتی وا لە پەیمانی کۆن و نوێدا هەیە لەگەڵ عەقڵ و مەنتیق ناگونجێ و لەگەڵ بەرژەوەندی بەشەر ناگونجێ و لەگەڵ واقعدا ناگونجێ و دژی عیلمە ئەلێرەوەیە کە خەڵکی ڕۆژ ئاوا بیانویان کەوتۆتە دەست کە پشت لە دینی خوا بکەن و لێرەوەیە کە خەڵکێک لە ڕۆژ ئاوا دەڵێ بەخوا دەناسم بەڵام دیندار نیم بڕوان بە دین نییە بۆ کە بڵێ بڕوان بە دین هەیە ئەوان ئەو دینەی کە پێی ئاشنان یا ئەو دینەی کە پێی مەئنووسن هەر بریتێ لە ئاینی کریستیانیە جوولەکە ئەویش کە دیارە کتێبەکان پڕکراوە لە خوڕافات و ئەفسانە جا لە نێو لە بن دەستی بەشەردا ئێستا تاکە کتێبێک هەبێ لێی دڵنیابی کە هی خوایە فەرمایشتی خوایە تەنیا قورئانە قورئانیش خوای پەروەردگار بۆ خۆی پاراستوویەتی ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا له لەحافظون ئێمە خۆمان ذیکرمان دابەزاند و خۆشمان پارێزەرینی بۆچی خوا تەنیا قورئان بۆ خۆی پاراستووە چونکە لە دوای قورئان کتێبێکی دیکە نایە خوای پەروەردگار لە سوورەتی نەملدا دفرمي إن هذا القرآن يقص على بني إسرائيل أكثر الذي هم فيه يختلفون وإنه لهدى ورحمة للمؤمنين أم قرآن زور بي أويكا خاوان كتابا كان تيدا كوتون الرازجاي بويان روندا كاتو زور بي أويكا تيدا كوتون الرازجاي كخابا بيوسي زاني بويان رون كاتو بلام لدواي قرآن أجا قرآن دسكاري كرابا وقور درابا هيش كتابي ديكا ندهاتن هلا كان راس كاتو ئێستا قورئان ئەو گۆڕانکاری و تەحریفەی لە تەورات و لە ئینجیل و کتێبەکانی دیکەش ئەگەر ئەوانیش ڕاست بێ فەرمایشتی خوا بوون وەکو ئاڤێستا و وەکو کتێبەکانی سابیئە کەنز عەرەبا و کتێبەکەی دیکەیان مەواعظ و نەسائح یەحیا بنی زەکەریا ئەگەر ڕاست بێ ئەوانش فەرمایشتی خوا بوون کە تۆ من هەموو ڕاستی هەموویانم کردو تەماشا دەکەی شتیوایان زۆر تێدایە کە لەگەڵ عەقڵ و لۆژیکدا و لەگەڵ علم و واقعدا ناگونجێ جا زۆر گرنگە بۆ ئێمەی ئەهلی دین و ئەهلی عیلم کە ئاوا تەماشای دینەکەی خۆمان تەماشای کتێبەکەی خۆمان بکەین کە بەشەریەت هیچ بەدیل و ئەڵتەرناتیڤیشی نییە بۆ قورئان ئەگەر بیەوێت خوا بپەرستێ بیەوێت دینداری بکە تەنیا بەرنامەیەک لەبەر دەستیدا هەبێ قورئانە مامۆستایانی بەڕێز ئێمە وەکو بانگەوازکار وەکو کەسانێک کە خۆمان بە میراتگیری پێغەمبەر دەزانین صلی الله علیه وسلم دەبێ خاڵی یەکەم ئەوەیە کە وا تەماشا خۆمان بکەین ئێمە جێگرەوەی پێغەمبەرین عەلەیهی سەڵات وسەلام میراتگری پێغەمبەرین و پێغەمبەران هەڵبژاردەی نێو مرۆڤایەتی بوون قل الحمد لله وسلام على عباده الذين اصطفى پێغەمبەران هەڵبژێردراوی نێو بەشەریەت بوون لەلایەن خواوە کەسانێکیش کە بە دوای پێغەمبەراندا دەچن عەلەیهیم السەڵات وسەلام ئەوانیش هەمان پێگەیان هەیە هەر کەسە لە قەدەر خۆی بۆیە دەبێ لە ناسنامەکەی خۆمانەوە لەوێوە ئێمە تەماشای خۆمان بکەین ئێمە چین میراتگری پێغەمبەرانین شوێنگرەوەی پێغەمبەرانین عەلەیهیم السەڵات وسەلام کەواتە تۆ دەبێت لە قەدەر مەقام و پێگەی بەرزی پێغەمبەران خۆت ڕابێنی و خۆت باربێنی و خۆت پەروەردە دەکەی و خۆت تێبگەێنی و پێبگەێنی ئەگەر نا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر هەر کەسێک قەرزدار دەبێتەوە کە خۆی بە میراتگر و جێنشینی دەزانێت بەڵام بە ئاستێکی نزمی فیکری علمی ڕەوشتی سلوکی مامەڵە دەکات ئەوە خاڵی یەکەم ئەگەر تەماشای ئەم ئاەتانە بکەین سوورەتی فوسیلەت إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم كانت نبوت تفسيرناكم خواض فرمي أوانيك أو قلت أنا پروردگاری ئێمە خوایە و بەردەوامیش بوون و ئیستیقامەتیان بوو ئەوانە فریشتەکان دادەبەزنە سەریان فریشتە چۆن دادەبەزنە سەر ئێمە
فریشتە دادەبەزنە سەر پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام و دەشزانن ئەوە فریشتەن. بۆ ئێمەومانانی مسلمان بەگشتی وە جێگرانی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام بە تایبەت فریشتەکان دادەبەزنە سەرمان بەبێ ئەوەی کە هەست پێ بکەین، ئیلهام دەخەنە دڵمانەوە. لە دوای ئەوە کە خوا ئاوا باسییان دەکە ئەمجا دەفەرمێ ومن ئەحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. قسەی چێت چاکتر لە هی کەسێک کە بانگەواز دەکا بۆ لای خوا و دەڵێ و کردەوەی باش دەکا و دەڵێ من لە مسلمانانم. سێ سیفەتی باس کردوون لێرەدا لەم ئایەتە مبارەکەدا. جار یەکەم دوای ئەوەی باسی ئەوە دەکا کە ئەوانە دەڵێن ڕەبونا الله و ئیستیقامەتیان هەیە و باسی دابەزینی فریشتەکان دەکا بۆ سەریان، ئەمجا باسی ئەوە دەکا کە ئەوانەی خەڵک بۆ لای خوا بانگ دەکەن قسەکەیان لە قسەی هەموو کەس باشترە، کەواتە خۆشیان دەبێت لە هەموو کەس باشتر بن. کەواتە دەبێ ئینسان ئیمانەکەی وابێ، معریفەت اللهەکە وابێ لە دڵیدا، ئیمان و تەقواکەی وابێ، شایستەی ئەوە بێ فریشتە دابەزنە سەری و ئیلهامی بۆ بکەن، ئەمجا خەڵک بۆ لای خوا بانگکە. ئەمن دەزانم مامۆستایەکان، دەزانم لێرە لە وڵاتە و لە وڵاتانی دیکەی ڕۆژئاوا و لە ئەمریکا و لە لای دنیا من دەزانم هەندێکتان ئەرکێکتان کەوتوتە سەرشان کە باش خۆتان بۆ ئامادە نەکردووە، گومانی تێدا نییە، بۆ دەبێت ئێوەشەوە بزانن باش خۆتان بۆ ئامادە نەکردووە، یعنی واتە نەبوون بە عالیم، بە پرۆسەی بوونە عالیم و شارەزابوون لە قورئان و سونەت، ئەمجا بێن ئەو ئەرکە قورسە بخەنە سەر شانی خۆتان. بەڵام ناچاری وای لێ کردووە، لێم دەسەلمێنە، ناچاری وای لێ کردوونە تۆ کەسێکی نوێشکەری مسلمانی بەدینی تۆزی شارەزایی قورئان تێ، شارەزای سونەتت هەیە، شارەزای زانستە شەرعیەکانت هەیە، ئەنجا خەڵک پرسیارت لێ دەکات، ڕوود تێ دەکات، داوات لێ دەکات، تۆش وەڵام دەدەیەوە، ئیدی وردە وردە دەبی بە مامۆستا و ئەوانە. ئەوە من دەزانم هەشتانە ئینشاءڵڵا ئەهلی عیلمە و شارەزایە، بەڵام دەزانم زۆر کەس وا هەیە بۆتە مامۆستا و بۆتە وتاربێژ و لە شوێنە ئیمامەتی دەکات، بەڵام مەرج نییە مەرجەکانی ئیمامەتی و وتاربێژی ئەوانەی تێدا بێت. جا ئەوەی لێرەدا مەقسەدمە پێتان بڵێم ئەوەیە، زۆر گرنگە ئینسان خۆی بناسێ و بە قەڵەباڵغی دەوری بوغڕا نەبێ و لە کەوڵی خۆی دەرنەچێ. تەمەنم قسەکانم زۆر بە ڕوونی دەکەم لەگەڵ ئێوە، یعنی من هەر قسەشم وایە بێت توێکڵ، ئەمە زۆر بە سوحبەت دەڵێم من کە قسە دەکەم بۆ خەڵک عەزیەت نادەم بە توێکڵەوە بیکەم دوایی ناچارێکم سپیکە، بۆ خۆم بۆی سپی دەکەم، بۆچی عەزیەت بدەمە بەرێ. بە تایبەتی ئێوە کە ئەهلی عیلمن و مامۆستان و خەڵک گوێتان بۆ دەگرێ، دەبێ ئینسان خۆی بناسێ. ئێستا ئەو برای لە خزمەتەدا دانیشتووە، جەنابی دکتۆر کامەڕان هێندێشتی باس کرد لە پێش ئەو مێژوەشەوە، من لە پۆلی چواری سەرەتاوی نوێژم کردووە، ڕۆژم گرتووە نوێژم کردووە و بە فەزڵی خوا پاراستووینی، و من تەمەنم 90 ساڵ هەموو قورئانم لەبەر کردووە، و خۆشتان ڕەنگە بیست بتان ناونیشانی کتێبەکانم ڕەنگە لە 150 تێپەڕی بێ، هەندێکم بە عەرەبی نووسیون و زۆربەی بە کوردی و هەندێکیان تەرجمەی فارسی و تورکی و هەندێکیان تەرجمەی ئینگلیزیش کراون و بە PDF لە ئینتەرنێتدا هەموویانە. بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشدا خوا بە خۆی ئاگادارە، هەر خۆم بەوە دەزانم، بە پێویستی ئەوە دەزانم کە بەردەوام خۆم شارەزاکەم و هەمیشەم خەریکم، هەمیشە مطالعە دەکەم، دەپرسم، لێ دەکۆڵمەوە، بۆ تەماشا دەکەم خوا بە پێغەمبەری خاتەم دەفەرمێت صلی الله عليه وآله وسلم وقل ربي زدني علما، بەڵێ پەروەردگارم زانیاریم بۆ زیاد کە. جا من بیر دەکەمەوە ئەم ئاەتە بەڵێ لە سوڕەتی تاهادا هاتووە، بەڵێ پەروەردگارم زانیاریم بۆ زیاد کە، خواوای بە پێغەمبەری خاتەم فەرمووە عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام خۆ ئاەتەکە هەر هەیە و پێغەمبەر بەردەوام هەرچی خوا پێی فەرمووە وای کردووە. دایکمان عایشە خوا لێ ڕازی بێ یەکێک پرسیاری لێ دەکا ڕەوشتی پێغەمبەری خوا چۆن بوو صلی الله عليه وسلم، ئەوش دەڵێ كان خلق نبي الله القرآن، وكل صحيح مسلم دار روشي پیغمبر خوا قرآن بو قرآن شي فرموه پیغمبر واي کردوه که خوا دو فرمي وقل ربي زدني علما، اما دلیان پیغمبر بردوام فرميتي ربي زدني علما. وكل شلون دايك من عائشة دو فرمي كأو آية مباركة سبح اسم ربك الأعلى بدك فسبح باسم ربك العظيم، هات نخوار دو فرمي خستني الركوع وسجدوا، يعني خوا فرميتي
پەروەردگاری مەزنت بە پاک بگرە، کردوێتی بە زیکری ڕوکوع، پەروەردگاری بەرزت بە پاک بگرە، کردوێتی بە زیکری سەجدە، تەحیات. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، ئیمام شافعی ڕایەکی هەیە، دەڵێ هەرچی پێغەمبەر فەرموویەتی هەمووی لە قورئان هەڵێنراوە، هەمووی لە قورئان وەرگرتووە. بەتاکید غەیری قورئانیش وحیدەکە بۆ پێغەمبەری خاتەم هاتووە صلی الله علیه وسلم، ئەو گومانی تێدا نییە. بەڵام مەبەستم ئەوەیە پێغەمبەری خاتەم کە خوا پێی دەفەرمێ ڕەبی زیدنی علما وەقل ڕەبی زیدنی علما، بەردەوام توێتی پەروەردگارم زانیاریم بۆ زیاد کە. کەواتە با ئێمە متەواضع بین، پێمان وانە بێ عەلامەی دەهرین، پێمان وانە بێ لەسەر ئەوەی ڕەخنەمان لێ بگیرێ، لەسەر ئەوەی ئامۆژگاری بکرێین، لەسەر ئەوەی شتێک فێر بین. من هەر بۆ قسەیەکی خۆش بۆتان دەجێڕمەوە جارێک کتێبێک چی باش دەرچوو بە عەرەبی، منیش بە مامۆستایەکم گوت مامۆستا فەڵان کتێبە دەرچووە، بینیوتە؟ گوتی نەخێر. گوتم وەڵا گەر بیکڕی ئیسفادەی لێ دەکەی؟ گوتی ئەمن؟ گوتم بەڵێ. گوتیم پێویستم بە کتێب نییە. گوتم بۆ مامۆستا؟ گوتی چۆن مەلا هەمیش بە سوحبە گوتم مامۆستا یعنی جەنابەت وا پڕبووی لە عیلم ئەگەر چی دیکە تێکەن دەسەریەوە دەڕژە خەسار دەبێ. ئاوا ڕاماو. گوتم پێغەمبەری خوا پێی دەفەرمێ وەقل ڕەبی زیدنی علما، تۆ بۆ وا پڕبووی نەماوە عیلمت تێکەین؟ جا دەبێت زۆر لە خۆمان وەریابین، دەبێت زۆر لە خۆمان وەریابین. ئەهلی تەزکیە قسەیەکی جوانیان هەیە، ئەهلی تەسەووف قسەیەکی جوانیان هەیە، دەڵێ جاروە عیلم دەبێتە حیجاب، دەبێتە پەردە خۆت ناناسیەوە یا چاک واقع ناناسی. یعنی زانیاریەکە دوات لێ دەکا لە خۆ بایبی، لە کەوری خۆت دەرچی، پێت وابێ زۆر شارەزای، پێت وابێ زۆر چاکی. ئەمە جار تەمان خۆتان دەزانن بە خزمەت مامۆستایان دەگەم ئەهلی مینبەر و میحراب، و من تاسە چەند کتێبێکیشم لەو بارەوە نووسیون. یەکیان زانانی ئیسلام کێن و چۆنن کەەوە تەرجەمەی عەرەبیش کراوە 3000 چاپ بووە. هیچ کتێبێکی کەم لەو بینی پێشوو دەرچوو چێ شایستەی مینبەر و میحرابە، بە PDF هەیە دەتوانن تەماشایکەن. هەروەها لەو بارەوشتی دیکەشم هەرەیە. جا من زۆر کە بە خزمەت مامۆستایان دەگەم، دەڵێ مامۆستایان خەڵک زۆر چاوەڕوانی لێ ئێوە هەیە، بەس من یەک ڕەجا و تەکلیفم لێتان هەیە کە دەچنە سەر مینبەر پێتوانوانە بێ لەبەر ئەوەی لەسەر مینبەرن لە هەموو ئەو خەڵکەی لە خوار مینبەرەوە چاکترن. مەرج نییە لەبەر شوێنەکەت بڵندترە لەوان چاکتر بی، مەرج نییە. کەواتە مامۆستا بەڕێزەکان، خوای پەروەردگار دەفەرمێ ومن ئەحسن قولا ممن دعا إلى الله، قسەی چێ چاکتر لە هیچ کەسێک خەڵک بۆ لای خوا بانگ دەکات. بەخوا چاکترین قسە چاکترین کەس دەیکا، بەڵام جاری واش هەیە مەرج نییە کەسەکە زۆر چاک بی و قسەیەکی باشیش دەکات. بەڵام ئەگەر حەقی خۆت بدەین بە قسەکەمان، چاکترین قسە چاکترین کەس دەیکا. بەڵام دوایی دەفەرمی وعەمیل صالحا، ئەو قسە چاکە دەبێت کردەوەی باشی لەگەڵدا بێ. هەر قسەیەک مۆری کردەوەی پێوە نەبێ وەکو پارەی قەڵبە و بەسەر خاوەنیدا دەدرێتەوە. دواییش مەرجێکی دیکەی سێهەم وقال إنني من المسلمين، و دەڵێ من لە مسلمانانم. واتە خۆت پێبەرزتر نەبێ لە مسلمانان، خۆت پێ گەورەتر نەبێ، خۆت پێ چاکتر نەبێ لە قەراری نەفسی خۆتدا. خەڵک ڕێزە لێ دەنێ و پێشت دەخا و حورمەتت دەگرێ، خوا پاداشیان داتەوە، بەزە تۆ پێت وانە بێ لەوان چاکتری. ئەوە نەهی لێکراوە. فلا تزكوا أنفسكم هو أعلم بمن اتقى. خۆتان بەچاک منوێنن، بەچاک پێشان مەدەن، خوا زاناترە چێ پارێزی کردووە. وشەی تەزکیە لە شوێنێکدا خوا فەرمانی پێ دەکا قد أفلح من تزكى قد أفلح من زكاها، ولا 4 آياتي قرآن دا لسورة البقرة لدو شوين لسورة البقرة، سورة آل عمران ولا سورة جمعة، لسوار آيات دا وشي پاکو چاک کردن تزکیه کردن کراو بس یەکێک لە سوار ئەرکەکەی پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة. فەرمانی پێکردو کە دەبێت خۆمان تەزکیە بکەین بەکردەوە، بەڵام فەرمانی لێ قەدەغە کردوین خۆمان پاک پێشان دەین. فلا تزكوا أنفسكم، خۆتان پێ پاک و چاک نەبێ. هەروەها دەفەرمێ ئەلەم تەڕ إلى الذين يزكون أنفسهم، تەماشا ئەوان ناکەی خۆیان پێ پاک و چاکە، بەکردەوە خۆت پاک و چاکەی مەمدوحی ستایج کراوی، بە قسە خۆت پێ پاک و چاک بێ خراپ. وقال إنني من المسلمين، دەڵێ من لە مسلمانانم.
صفتێکی دیکە کە خوا هەر لەو سیاقەدا باز دەکا دەفەرمێ ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم دەفەرمێ چاکە و خراپە یەکسان نین بە کام سیفەتەی باشترە خراپە دەفع کۆپاڵی پێوە بنێ جارێکە باسم کردووە بیژەڕمەوە ئینشاڵڵا بێسوود نییە جارێک لە یەکێک لە مزگەوتەکانی هەولێر نوێژم دەکرد نوێژی جومعە وتاربێژەکە نەمزانی چی بوو میزاجیان تێکدا بوو زۆر تۆڕە بوو هاواری دەکرد و ئەوانە ئەمنیش لە حوجرەکەی نوێژم کرد دوایی مامۆستا هاتووە حوجرە وتی مامۆستا تۆش هاتووی وتم بەڵێ چاکوچۆنیمان کرد دوایی وتی مامۆستا گوتی بەڵێ گوتمەرێز چی بوو هەستم کرد میزاجت تەواوی زۆر تۆڕە بووی هەست دەکرد قسەکانت ئاراستی کەسێکی دیاریکراو دەکەی گوتی ئەرێ وەڵا وتم چی بوو وڵات دراوسەیەکم هەیە زۆر زەمی کرد وتم وەڵا سەری هەڵێ ناوتی وەڵا ئەوە تا ئەو منافقەیە کابرا لەوێ دەڕۆی وتم هاتوو بۆ ژومعەش وتی بەڵێ وتم بۆ پێ دەڵێ منافق وتی مامۆستا منافقە وتم چی کردووە یعنی وتی مامۆستا ئەوە منداڵەکانی لەگەڵ منداڵەکانم یانی منداڵی گشکیان دیارە ئەوەیە و زۆر ئیزعاج و ئەوانە گوشتم دەجا بۆ بۆتە منافق بەس چ معنە خەتای منداڵەکانی تۆ نییە دوای وتم مامۆستا ئەم دینە نابێ شەخسانە بکرێ ئەتۆ لەسەر مینبەری پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاری هەموو خەڵکە دەکەی تو من لێرەوە پێم سەیر بوو یعنی تو هەستم دەکرد لەگەڵ کەسێکی دیاریکرا قسە دەکەی نەک لەگەڵ خەڵکە موسڵمانەکە جا مامۆستایان خوا دەفەرمێ ولا تستوي الحسنة ولا السيئة چاکە و خراپە یەکسان نین ادفع بالتي أحسن صفەتی خراپ بەکام صفەت باشترە دەفعیکە پاڵی پێوە بنێ واتە لە بەرامبەر خراپەدا خراپە مەکە نەک هەر دەست پێشخەری خراپە مەکە بەڵکو لە بەرامبەر خراپەشدا خراپە مەکە ادفع بالتي أحسن سەرنجام چی دەبێ فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم دوای یەکسەر ئەوەی کە لە نێوانی تۆ ئەودا دوژمنایەتی هەیە دەبێتە وەکو دۆستێکی زۆر نزیک و دڵسۆزی لێدێ وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم کەسی بەو پێگەیە ناگا مەگەر خۆراگر بێ و کەسی بۆ پێگەی ناگا مەگەر پشک و بەشێکی مەزنی هەبێ واتە پشک و بەشێکی مەزن لە ئیمان لە تەقوا لە عیبادەت ئەمجا دەتوانێت لە بەرامبەر خراپەدا چاکە بکات بەڵام کەسێک میراتگری پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم هەر دەبێت لە بەرامبەر خراپەدا چاکە بکات دوای خۆی پەروەردگار صفەتێکی دیکەی بەیان دەکا بۆ بانگەوازکاران بۆ ڕێخوا دەفەرمێ وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه هو السميع العليم أقل الشيطان نقرسكيك اللي يدرى نزغ لقل نخص نقيزك لأجلي ودجاني يأخذ نقرسكيك أقل الشيطان وسوسيك وهذا وكل شون ليتحل دا قرنجن بنابر برخوا إنه هو السميع العليم بدل يا إخوة زور بسري زعناه ئەوە بەنسبەت بانگەوازکار کە دەبێت چێە و چۆنە میراتگری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو ئەرکە مەزنەی پێغەمبەران ئەویش جێبەجێ دەکا و دەبێت ڕازاوەش بێ بە ئەخلاقی پێغەمبەران عەلەیهیمۇ السەڵات وسەلام خاڵێکی دیکە بڕگەی دووەمی وتارەکەم پێک دێنێ کە ئەو بانگەوازکاران ئەوانن چۆنن بانگەوازکار پێش هەموو شتێک مامۆستایان بەڕاستی دەبێت ئەو ڕێی کە خەڵکی بۆ بانگ دەکات چاک لێی شارەزابێ بۆ من وەکو برایەکی دڵسۆزی خۆتان بۆم باسکردن بەخوا من ئێستاش هەر لێ دەکۆڵمەوە لەگەڵ ئەوەشدا من تەفسیری هەموو قورئانم کردووە 20 بەرجی لێت چاپ بۆ 10 بەرجی دیشی ماوە چاپ بێ هەمووی دەبێتە 30 بەرگ بە دەی بڕاتان بێت لەگەڵ ئەوەشدا کە ئەو تەفسیرەم نووسوی ئیسیفادەم لە 30 تەفسیر زیاتر کردووە لەگەڵ ئەوەشدا ئێستاش هەر زۆر پێویستم بەوە هەیە کە زیاتر لە قورئان تێبگەمەوە زیاتر لە سنة سيري پیغمبر إخوة عليه الصلاة والسلام تێبگەمە و بەردەوام دەخوێنمەوە و دەپرسمەوە و مطالعە دەکەم دەبێت ئەو ڕێکە خەڵکی بۆ بانگ دەکەین باش لەو ڕێ شارەزابین خوای پەروەردگار لە سوورەتی یوسفدا دەفەرمێ قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين بەپێغەمبەری خاتەم دەفەرمێ عليه الصلاة والسلام دەفەرمێ بڵێ ئەو بەڕێبازی منە أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني خۆم و ئەوانەی شوێنم کەوتون
لەبەر ڕۆشناییدا خەڵک بۆ لای خوا بانگ دەکەین لەبەر ڕۆشناییدا دەبێ بزانین ڕێیەکە چییە دەبێ بزانی شەریعەتەکە کامەیە ئەگەنا خەڵکی بۆ چۆ بانگ دەکەین لە هەندێک لە کتێبەکانی خۆم نووسیومە بیستومە کە کاتی خۆی ژوورەکە بوون لە ناوچەی ئێمەدا لە کوردستاندا جا دەڵێ کابرایەکی بڵێ نوێژ نەکەر و دیارە ناپابەند تەماع لە ماڵی کابرایکی جوولەکەی دەوڵەمەند دەکات کابرا کاروانچی دەبێت جوولەکە کاروانێکی پێ دەبێت دەچێت بۆی دەچێتە بۆسەوە کەمینی بۆ دادنێ وڵا دەگاتە ئاقاری دەڵێ ڕوود بە دەڵێ بۆچی ڕوود بووم دەڵێ بۆیە ئەو سامانە دەبێت بدەی بە من ئاخر دەڵێ بۆچی وڵا دەڵێ بەرە تۆ جوولەکەی دەڵێ خۆ جوولەکە خۆمە ڕێپێدراوین هەبین و دەڵێ نەخێر دەبێ مسلمان بی زۆر سەغڵەتی دەکات دەڵێیان دەبێ مسلمان بیان دەتکوژم دەڵێ باشە کاکە مسلمان دەبم بەڵام بڵێم چی دەڵێ وەڵا نازانم بڵێ چی حەقیقەت ئێمە مامۆستا بەڕێزەکان دەبێ خۆمان زۆر شارەزا بین بەرچاوڕوون بین کاری زۆر لەسەر خۆمان بکەین لە ڕووی شارەزاییەوە دەڵێم لە ئورجوزەیەکدا هاتووە لەبارەی تەزکیەی نەفسەوەی چی لە ئیبن البەنای سەرقەستی قسێکی جوان دەڵێ باسی ئەوە دەکا ئەوانێ خۆیان پاک و چاک دەکەن تەزکیەی نەفسی خۆیان دەکەن دەڵێ وإنما القوم مسافرون لحضرة الحق والظاعنون فافتقروا فيه إلى دليل ذي بصر بالسير والمقيل قد سلك الطريق ثم عاد ليخبر القوم بما استفاد دەڵێ ئەو کۆمەڵە ڕێبوارن بەرەو خوا دەچن بۆیە بەرەو حەق دەچن بۆیە پێویستیان بە ڕێپێشاندەرێکە بووە کە شارەزا بێ بیسەیری وەلمەقیلی لەکوێ بڕۆن لەکوێ بارگە و بنەبخەن و پشوو بدەن قەیلولە بکەن قەد سەلەکە الطەریق ثم عاد ڕێەکەی بڕیوە و دوای گەڕاوەتەوە لیخبر القوم بما استفاد بۆی هەواڵدە بە خەڵکەکە بۆی کە وەری گرتووە دەبێت چوو بێتە هەوار و مەنزڵ و گەڕابێتەوە ئەنجا خەڵک لەگەڵ خۆی بەرێت ئەوەی شارەزای ڕێبێ هەر دەبێ وابێ وانە خۆ ناکرێ پێش خەڵکی بکەوێت دوای بەسەر کەندەڵانیشیان دابدا جا شارەزایی زۆر پێویستە زۆر گرنگە لە دوای شارەزایی مامۆستا بەڕێزەکان تەقوا و تەزکیەی نەفس و عیبادەت و بۆ خوا سوڵحان زۆر گەورە و گرنگە بەڕاستی بۆ کەسێک کە جێگیری پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام میراتگیری پێغەمبەرە زۆر جوانە خەڵک لەو عابیدتر بێ خەڵک لەو بەتەقواتر بێ خەڵک لەو دنیا بەکەمگرتر بێ خەڵک لەو ڕەوش جوانتر بێ بیستومە دەڵێن ئینشاءڵڵا ئەوانەی دانیشتنی چاوانی ئەگەر واش بن دەبێت خۆمان ڕاجعی خۆمان بکەینەوە بیستومە دەڵێن وایە لەسەر مینبەر قسە بە خەڵک دەڵێ یا مەسەلەن بەسەریان هاوار دەکا پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام لەیسە المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذی بڕوادار هەر بڕوادار یعنی جارێ نەبووە عالیم و جێگری پێغەمبەر صلی الله علیه وسلم تانە لێدەر و نەفرینکەر و زمان شڕ و جنێ و فرۆش نییە نابێت بیستومە هیوا هەیە بیانووی بۆ هێناوەتەوە ئەوە نیە خوای پەروەردگار دەفەرمێ بە بابای دنیا پەرست عالمی دنیا پەرست دەفەرمێ مەثەلوه کەمەثەلی الکەلب هەروەها بە عالمێک کە ئیش بە عیلمەکەی ناکات دەفەرمێ کەمەثەلی الحیمار یەحمل ئەسفارا یان ئین ئەنکەر الأصوات لصوت الحەمیر ئەوانە بۆ زانیاریتان مامۆستایان ئەمانە بەڵگەهێنانەوەن بە شتانێک کە لە شوێنی خۆیان دانین خوای پەروەردگار زەمی عالمی دنیا پەرست دەکات واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين فمثله كمثل الكلب أو عالميكي خرابي الدنيا برس كلا بناي دين دا دنيا دخوا وكو بداخل بخوتان دزانن لا يستال بناي ودرجاي عالمي اسلامي دا لو ملادين فروشانه من كمنين كلا بناي دنيا دا بازرگانی بدینەوە دەکەن لە پەنای دیندا بازرگانی دەکەن سەودا و مامەڵە بەدینەوە دەکەن ئەوە لەگەڵ ئەوانەیەتی و پاشان سەگ مەخلوقێکی خوایە خوا خوڵقاندوویەتی کۆمەڵە ئامانجی پێ تەحقیق دەکرێن هەروەها گوێ درێژ ینی مەبەستەوە کە خوا دەفەرمێ وەکو سەگ وایە لە ڕوویەوە کە سەگ کۆ ئەندامی هەناسەی تەواو نییە دەبێ هەموو زمان دەرکێشێ میشە هەناسە بدە ئەو زانایەش کە پشت لە دین دەکا و ڕوو لە دنیا دەکا بە هیچ تێر نابێ قەنەعەتی نایە هەروەها ئەوی دیکە کە دەفەرمێ فمەثەلو کەمەثەلی حیماری گوێ درێژ ئەگەر بارە کتێبی پێوە بێ لیان بەهرەمەند نابێ ئەگەر ناخۆکەر بە هەندێک شتێ عورف و کولتوری خۆشمان
زاڵ نەکەین بەسەر قورئاندا. لە ئەمریکا حیزبی کۆماریە یان حیزبی دیموکراسیە ڕەمزەکەیان کەرە، ئیشان ڕەمزی فیلە. کەر یعنی لە زۆر میلەتاندا ڕەمز و هێمای سەبر و تەحەمولە. لەلا ئێمە دەڵێ فڵان کەس کەرە یعنی مەضرب المەثەلی نەفامیە یا سەگ مەضرب المەثەلی پیسیە. بەڵام لە مەزەی ئیمام مالکدا سەگ گۆشتی دەخورێ، نازانم ئاگادارنیانە. بەهەرحاڵ مەبەستم ئەوەیە کە ئێمە کولتوری نەتەوەی خۆمان و کولتوری بوقعەیەکی جوغرافی بازاڵ نەکەین بەسەر چەمکەکانی قورئاندا. گرنگەوەیە عالیم و مامۆستا و بانگەوازکار بۆ لای خوا نابێ وشەی ناشیرین بەکاربێنێ. وەڵڵاهی مینبەرەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هی ئەوە نیە جنێوی لەسەر بدرێ. حەق بڵێ تا هەموو قورئان تەماشاکەن جنێویشی تێدا نییە. خوا باسی فیرعەون دەکات دەفەرمێ قال فیرعەون ناوی حکمڕانێتی میسر بووە. فیرعەون وای گوت یعنی حکمڕانی میسر وای. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نامە دەنووسێ بۆ فیرعەون بۆ کیسڕا دەفەرمێ إلى كسرى عظيم فارس بۆ هرقل عظيم الروم وكل صحيح بخاري دهاتو هەر ناوی خۆیان دێنێ ناوی وبەڕێزیشەوە. وخوای بەدەقی ئادا فەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم. ئەوانەی لە جیاتی خوا دەیان پەرسن قسەیان پێ مەڵێن، ئەوانیش قسە بەخوا دەڵێن، بێئەدەبی بەرامبەر بەخوا دەکەن. هەڵبەتە ئەگەر کەسێکیش فەرزەن بێئەدەبی بەرامبەر بەخوا نەکات، تۆ نابێت لە خۆتی بوەشێنێ و جنێو بڵێ. من جارێک سەڵاوم کرد لە خەڵکێک، ئیشێکم لەگەڵدا وتی مامۆستا ئەوانە شایستەی ئەوە نین سەڵاویان لێ بکرێ. گوتم ئەگەر ئەوانی شایستەی سەڵاو لێکران نەبن، بەڵام ئێمە شایستەین سەڵاو بکەین. بۆ چونکە پێغەمبەر وا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام أن تسلم على من عرفت ومن لم تعرف. کە سەڵاو بکەی لەوەی کە دەیناسی لەوەی نایناسی. قسەیەکی دیکەم ئەوەیە مامۆستایان لە کاتەکەشمە تێپەڕی بێ لەوانەیە. قسەیەکی دیکەم ئەوەیە مامۆستا بەڕێزەکان، هەتا بۆتان دەکرێت لەگەڵ خەڵک بەڕەحم بن. پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام نازناوەکەی ئاوایە وما ئەرسەلناکە إلا ڕەحمەتەن للعالەمین. خوا نەشی فەرمووە ڕەحمەتەن للموسلیمین. بەڵام هیوامان هەیە ڕەحمەکەی بەشی مسلمانانیش ناکە، بەڵکو بەشی ماڵ و منداڵەکەی خۆشی ناکە، بەڵکو بەشی دراوسێکانیشی ناکە، بەشی خزمەکانیشی ناکە. بەڵام پێغەمبەری ئێمە خوا ناردوویەتی بەرجەستەکەری ڕەحمەت و میهر و بەزەی خوایە بۆ هەموو مرۆڤایەتی. بازاڕی مامەڵە پێکەوەکردن و بازاڕی پێکەوە بەرەنگاریش تێکەڵ مەکە، لێتان تێک نەچێت. پێکەوە مامەڵەکردن، مامەڵە لەگەڵ خەڵک تەعامل، دەبێ موسڵمان لە هەموو کەس باشتر بێ، بەڕێزتر بێ، ڕووخۆشتر بێ، قسە شیرینتر بێ، بەڕەحمتر بێ. ئەگەر بوو بەڕووبوونەوەش کەنگروماز بە وەختی خۆی، کەس لە شەڕی شەکری نەبەخشیوەتەوە. مەش پێشمەرگە بووین و شەڕمان کردووە و ئێستاش پێویستکە دووبارە تێ هەڵدەچینەوە. بەڵام دەبێ بزانین هیچ کەس نابێت لە مسلمان خۆشخڵۆقتر بێ، ڕووخۆشتر بێ، قسە شیرینتر بێ، بەڕێزتر بێ. وەڵاهی پێم عەیبە کەسێک ناموسڵمان بێگە کریستیانە، جوولەکەیە، مولحیدە، هەرچی هەیە، پێم زۆر پێ قەڵەز دەبم، بەزەیم بە خۆم دادێتەوە کە لە من ڕەوشتی جوانتر بێ، لە من باشتر بێ، ئەو پێشێ سەڵاو لە من بکە، ئەو زیاتر ڕێز لە من بگرێت و من لەو. عەیبە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوژمن مناحەزەکانی خۆی زۆریان بە ڕەوشتی جوان مسلمان بوون. کابرا هاتووە بیکوژێ. عومەری کوڕی وەهەب چوو بوو کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیختیال کە، بەڵام پێغەمبەری خوا زانیشی بۆچی هاتووە، خوا هەواڵی پێدا بوو کە عومەر هێنای، عومەری کوڕی خەتاب پێی پێغەمبەری خوا بۆ هیچ چاک نەهاتووە. عومەری کوڕی خەتاب فیراسی زۆر بە قووەت بووە، ڕەزای خوای لێبێ، ملهەم بووە، خوا ئیلهامی خستۆتە دڵی، پێوە بۆ هیچی چاک نەهاتووە. وتی لێگەڕ بەریدە، شمشێریکی بەملدا بوو، خەنجەریکی ژاراویشی لەبەردا بوو، خەنجەرەکان نەدی بوو. وتی ها عومەر بۆچی هاتووی؟ وتی وەڵا بۆچی هاتووم، هەر هاتووم سەڵاوێک لە خزما بکەم. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ڕاست بۆچی هاتووی؟ وتی هەر بۆ هاتووم. وتی دێ شمشێرت بۆچی؟ وتی جا شمشێری ئیستیفادەی پێگەیاندین لە دوای جەنگی بەدر بوو، یعنی من هێندێکم لە هەواڵانی تۆ پێ نەکۆشتن، ئیستیفادەمان لێ نەکرد لە شمشێرەکان. زۆر پیاوێکی تەمەن زۆر جەربەزە بووە، زۆریش قسەڕەت بووە. دەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی عومەیر لە سێبەری کەعبە مانگە شەو بوو، ئەتۆ لەگەڵ ئەبوو سوفیان کۆنە بوونەوە. ئەبوو سوفیان وتی ئەسەف بوو هەموو خەڵکەمان لێ کوژرا و گەورەکان، ئەتۆش تۆ ئامادەم تۆڵەیان بستێنمەوە، بەڵام ماڵ و منداڵم وردە، قەرزیشم لەسەرن، ئەویشتی قەرزەکانیشت بۆ دە و ماڵ و منداڵش عایدی من، پێکەوە ئیتفاقەتان نەکرد. پێی عەجایب بوو. دیجا خۆ هەر ئەمرۆ ئەبوو سوفیان بوون، ئەبوو سوفیان پێی نەگوتووی کەواتە دیارە خوا پێی گوتووە، دیارە پێغەمبەری خوای. پێغەمبەر فەرمووی نزیک بوو، دەستێکی بە سینگ داهێنا و دەڵێ
پێش ئەوەی دەست بە سنگم دابێنێ لە سەر زەوی کەسم هێندی ئەو ڕق لێ هەڵ نەدەستا بەڵام دوای ئەوە هیچ کەسم لەو خۆشتر نەدەویست ئێمە دەبێت ئاوا بین برا خۆشەویستەکانم مامۆستا بەڕێزەکان وەڵاهی ئەو خەڵکی ئەم وڵاتە ئەوەی کە لێرن خەڵکی هەموو شوێنەکان چاوەڕوانی عەتف و سۆز لە ئێمە دەکەن بە تایبەت لەوانی کە ئەهلی عیلمن ئەوانەی بە ناوی دینی خواوە قسە دەکەن ئەوانەی خەڵک بۆ لای خوا بانگ دەکەن ئێمە دەبێت بەکردەوە خەڵک بۆ لای خوا بانگکەین بەکردەوە دینی خوا لە لای خەڵک خۆشەویست و شیرینکەین و با حەق بڵێین بەڵام حەقەکە بە شێوەیەکی حەق بڵێین حەق دەبێت بگوترێ بەڵام بە شێوەیەکی حەق بڵێین کە لە دڵی خەڵکدا جێ بگرێ فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى قسەیەکی نەرمی لەگەڵ بکەن بە موسا و هاڕون دەفەرمێ سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ بۆچی لعله يتذكر أو يخشى بەڵکو فرعون بێتەوە یادی یاخود ترسی خۆی بچێتە دڵ بە قسەی زبر و سڵەماندنەوە خەڵک بەرەو خوا نایە پاشان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بنچینەی بۆ داناوین بەشیروا ولا تنفروا یەسیروا ولا تعسروا دڵخۆشکەر بن و سڵەمێنەرەوە و دوورخەرەوە مەبن ئاسانکەر بن و بە زەحمەتخەر مەبن تۆ مەگەڕێ لە فیقی ئیسلامیدا کام ڕەئیە توندە بەوە فتوا بدەی بەڵکو تەماشا بکە چی لەگەڵ وەزعی ئەو کەسە دەگونجێت چۆنی لە توانادا هەیە کابرا کات بۆ خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وتی ئەی محەممەد وەڵای من 5 نوێژم پێ ناکرێن فەرمووی چەندان دەکەی وتی وەڵای بانی نوێژێکی دەکەم و ئێوارانش نوێژە وش فەرمی آخر خوا 5 نوێژی فەرز کردم وتی آخرە من ئەگەر دەتەوێت مسلمان دەبم ڕۆژی 2 نوێژان دەکەم ئەگەر نا مسلمان نابم پێم ناکرێت فەرمووی مسلمان بە مسلمان بە ئینشاءڵڵا دوای ئەوانی خەرج دەکەی دوای نوێژی نەدەچوو مەبەستم ئەوەیە ئێمە دەبێت لێزان بین میهرەبان بین بەڕەحم بین و سەرنجی خەڵک بۆ دینە حەقیقی خوا ڕاکێشین ناڵێم حرامیان بۆ حەڵالکەین نا بەڵام حەڵاڵیشیان لێ حرام نەکەین هەر بە دوای ڕای تند و ئەوەدا بگەڕێین بیستومە مەسەلەن دەڵێنی وا هەیە هەر ڕاست دەبێت تۆ خەڵک هەر بە جوملە تەکفیر دەکا و تەفسیق دەکا ئینشاڵڵا ئێوە لەوانە نین بەڵام بەڕاستی عالیمی کاتی خۆی ئەوانە بوون کە کافریان مسلمان دەکردن وا پێدەچێ ئێستا بارەکە گۆڕدرابێ مسلمان و کەسە کە مسلمانە کافرکە نابێەوە بیستومە وا هەیە مەسەلەن کەس لە زمانی سەلامەت نییە خۆ مسلمان دەبێت زمان شیرین و ئەو بەڕێز و بە حورمەت بێ و بە ڕەحم بێ و بە بەزەیی بێ و لە نێو خۆشتاندا کۆتا قسەم ئەوەیە لە نێو خۆشتاندا تا بۆتان دەکرێت پێکەوە تەبابن ڕاوێژ بە یەکدی بکەن حورمەتی یەکدی بگرن یەکدی مەشکێنن تێبینیەکت بوو لەسەر مامۆستایەک لەسەر برایەک مەشوە لەناو کۆڕ و مەجلسەکەی خۆدا زەمی بکەی شۆ بە خۆی بڵێ المؤمن مرآة المؤمن ئیماندار ئاوێنەی ئیماندارە ئاوێنە عیبەکەی خۆتت پێ دەڵێ چاکەکەشت پێ دەڵێ ئاوێنە لە بەرامبەری خۆتی ڕادگەری ئەتۆ چۆنی وات پێشان دەدا بە ئاوێنە بین بۆ یەکدی کود هۆڵ لە یەکتر دەست نەدەین یەکدی نەشکێنین چونکە کە تۆ ئەو تشکان ئەو خەڵکەی کە ئەو مامۆستایەت لە لاشکاندون بۆ خۆشت لەبەر چاوین هەر دەشتێی گومانی تێدانیە